سڵاوتان لێبێ لە نزیکەوە چاودێری ڕەوشەکە ئەەکەم دەمەوێت زۆر بە کورتیش بێ لەسەر ئەو ڕووداوانەی ئەو یەک دوو ڕۆژە تۆزێک هەم زانیاری و هەم هەڵسەنگاندنی نوێتان پێ ببەخشم هەروەکو دەزانن دوێنێ شەوی ڕابردوونا شەوەکەی دیکە واتە دوێنێ شەو چەند ڕووداوێک ڕوویاندا لەلایەک تورکیا هێرشی سەر شەنگال و مەخمور و ناوچەیەکی نزیکی قەزای دێرێکی کرد لە ڕۆژ ئاوا لە هەمان کاتدا شەوێک دوای ئەوە سەرنجڕاکێش بۆ جاری یەکەمە شتیوا دەبینین ئەمریکا سوپای ئەمریکا هێزە تایبەتەکانی سوپای ئەمریکا لە ناوچەی حتای لە نزیک حتای لە ناوچەی ئیدلی بواتە یعنی نزیکی سنووری تورکیا هێرشێکیان کردە سەر لایەنگرانی ئەڵقاعیدا و باس لە کوشتنی کۆمەڵێک کەس دەکرێ و ئێستاکەش میدیاکانی نزیکی دەوڵەتی تورکیا بەڕاستی زۆر لەوە نیگەرانن پرۆپاگەندەی ئەوەکەن گوایە ئەمریکیەکان کەسانی سیڤیلیان قەتڵ عام کردوونە و کوشتنە یعنی ئەمە بمانەوێ نەمانەوێ پەیامێکە و ئەمە پێشتر بینراوە بیستراوە کە هێزە گەورەکان لە جیاتیەوەی شەڕی یەکتری بکەن شەڕی ئەو لایەنانە دەکەن کە بە هێزی ئەوان دەناسرێن ینی مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ بەوینەوێری پەڵەداتە ئەوی شتێکی وا دەکەن ئەوەمان بینی کاتێک ئەمریکا بیەوێ پەیامێک بداتە ئێران لە حەشدی شعبیەدا کاتێک ئێران بیەوێ پەیامێک بداتە ئەمریکا لە ڕێگەی حەشدی شعبیەوە هێرشێکی سەر کۆنسڵخانەی ئێران دەکا یان لە ڕێگەی حەشدی شعبیەوە هێرشی سەر ئیمارات دەکا هەتا دوایی ئەمە بەنسبەت یەپەگە و یەپەژە و جیهادیەکانی سووریاش هەمان شتە و هەمان ڕاستی ئەدرکێنێ لێرەدا کۆمەڵێک هەڵسەنگاندن ئەکرێ ئایا ئەمانە ڕاستن یان دەمەوێ هەندێک بە کورتی لەسەرەوە قسە بکەم پێش هەموو شتێکیان ینی پێم وان نییە ئەم هێرشە چی پێڵێن کاردانەوەیەک بێ بە تەنیا لە بەرامبەر ئەو ڕووداوانەیە کە لە حەسەکە ڕوویاندا بێگومان ڕووداوەکانی حەسەکە لە بۆ تورکیا جێگای نیگەرانین و لە بۆ ڕۆژئاوا جێگای نیگەران ینی 121 شەڕوانی پەروەردەکرا و کە شەهید بووە بەڕاستی ژمارەیەکی گەرەک زۆرە ئەوەش لەبیر ناکرێت بەڵام هێرشی دەوڵەتی تورکیا 80 فڕۆکە و بلەیەک کاتدا لە 80 ئامانج بدەیت 80 ئامانج بپێکینی ئەوە کارێک نییە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و حوتویەک ئامادەکاری بۆ کرابێ ئەوە کارێکە 5-6 مانگ پێش ئێستا کاری بۆ کراوە ئامادەکاری بۆ کراوە دەبێ ئێمە ئەو ڕاستیە ببینین و ڕاستێکی دیکە لێرەدا هەیە بێگومان ئیستیخباراتی سەربازی ئامادەکاریەکە شوێنەکان تەزبیت ئەکا هەموو شوێنەکان تەزبیت دەکە ئامادەکاریەکی ماتماتیکی ئەکا بۆ نمونە 80 فڕۆکە بێگومان لە یەک فڕۆکەخانە یان لە یەک ناوچە دەرنەچووە ئەمان لە ناوچەی جیاوە دەردەسن شەنگال بۆ نمونە دوورترە لە دێرێک مەخمور دوورترە لە شەنگال حیسابێکی ماتماتیکی ئەو شوێنانە دەکەن چۆن فڕۆکەکان لە شوێنی جیاواز هەڵدەستن بەڵام لە هەمویان لێک کاتدا لە شوێنەکەدان بۆ ئەوە ئەمە کارێکی ئیستیخباراتی و ماتماتیکی حیساباتی زۆر گەورەیە پێم وانییە تورکیا بە یەک حوتوو بتوانانی ئەو ئامادەکاریە بکە تورکیا لێرەدا پێشتر ئامادەکاری کردووە بۆ ئەم کارە بەڵام لە ڕێگای ئەو دەستوەشاندنە پەیامێک بە ئەمریکادا پەیامێک زیاتر بە ئەمریکادا لەوانەیە پەیامێک بە رووسیاشدا بەڵام پەیامەکە زیاتر بۆ ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەتۆ دیزاین دەکەی لە سووریا بەردەوامی لەسەر یارمەتیدانی بە قسەی ئەوان پەکەکە لە داعشەکانی من ئەدەی ئەوەت لێ قبول ناکەم تۆڵەت لێ دەکەمەوە و لە چ کاتێکدا تۆڵی لێ دەکاتەوە لە کاتێکدا کە ئەمریکا بە رووسیاوە خەریکە لە دەریای ڕەش و لە کاتێکدا ئەمنە ئەمریکا و نە رووسیا نایەن هەوێ تورکیا بە شێوەیەکی وا لە خۆیان تووڕە بکەن کە ببێتە هۆی کاردانەوە و کاریگەری لەسەر ئەو شەڕە ساردەی ئێستا لە
دەریای ڕەش و ئۆکرانیادا هەیە. تورکیا ئەمەی بە فرسەت زانی و لە مەشدا سەرکەوتوو بوو لە هەڵبژاردننی کاتەکەدا، بەڵام پێم وانە ئەمە بە تەنیا کارێکی یەک حوتوبی کارێکی درێژترە پێشتر ئامادەکاری زیاتری بۆ کراوە هەروەکو باسم کرد. تورکیا لە ساڵانی پێشوو لە 2019-20 ئێمە بینی کۆمەڵێک ئۆپەراسیۆنی سەربازی گەورەی ڕاگەاندن هەتاوەکو ئێستا درێژەیان هەیە، پەنجەکان 51 و 52 50 شێر و 50 پڵنگ و 50 بەراز و ئەم جۆرە شتانە و لەمانەدا لە بەشێکی زۆریاندا سەرکەوت. بۆ نمونە لە هەفتانین توانی بیگری خواکوورک سەرەتا دەستی پێکرد توانی سەرجەم بەرزاییەکانی خواکوورک بگرێ. ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە. لە مەتینان و لە ئاواشین لە تونێلەکاندا ئاسێ بوو، بەڵام لە دەوروبەری تونێلەکاندا هەتاوەکو ئێستاش دەبینین شەڕ هەیە و لە گارەدا ئۆپەراسیۆنێکی ئەنجامدا وا دیارە ئۆپەراسیۆنێکە تایبەت بوو بۆ خاڵێکی بچووک لەوێش گرتوخانە بوو بۆ ئەوەی گرتووەکان سربەست بکات و بیکاتە هەڵایەک بیکاتە پرۆپاگەندەیەک بۆ ڕەجەب تایب ئەردۆغان. لەوەدا سەرکەوتوو نەبوو و ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە دەوڵەتی تورکیا ڕنگ بێ لە ئایندەدا بیهەوێ درێژە بە و هەڵمەتە بدە، چونکە ئەوان ئەیانگوت هەتاوەکو 2023 ئێمە دەمانەوێت ئاڵای تورکیا لەسەر چیای قەندیل هەڵبکەن. بێگومان ئەمەیان خەونە زەحمەتە، چونکە بەڕاستی قەندیل شوێنێکی استراتیژیە لە بۆ ئێران و ئێران لەمە ئەترسێ بەڕاستی خواکوورکت داگیر کرد، بەڵام ئەگەر قەندیلش داگیر بکاتن و سوپای تورکیا سوپایەکی بەتەنیە نیزامی نیە، سوپای نانیزامیژی هەیە، جیهادیەکانی تێدان هەروەکو لە لیبیا دەبینین، هەروەکو لە سووریا دەبین، لە ناوە خۆی تورکیادا سوپای تایبەتی ئەردۆغان هەیە. یعنی ئامادەیان کردووە بۆ ئەوەی ڕۆژێک ئەگەر هێرشێک کرایە سەرحیانی خۆپیشاندان کرا، شۆڕش کرا، ڕاپەڕی کرا لە ڕێگەی ئەوانەدا بتوانە سەرکوتیان بکەن و بەشێک لەمانە ئەڵێن تورک نین. باس لەوە دەکرێت 200 سەربازی تایبەتی لە رووسیا تعین کردووە. یعنی کۆمەڵێک ڕۆژنامە نووسی بە ئاگا ئەمەیان باس کردووە کە سوپای تورکیا کۆمەڵێک سەربازی تایبەتی لە رووسیا هێزە کۆماندۆکانی رووسیایی هێناوەتە ناو تورکیا و ئەمانە پەروەردە بە بەشێک لەو سوپانە نیزامیەی ئەردۆغان دەکەن بۆ ئەوەی لە کاتێکدا ئەگەر ڕاپەڕینێک شۆڕشێک ڕوویدا بتوان ڕۆبەڕیان ببنەوە، چونکە ڕووسەکان لەوە بارەوە ئەزممویان هەیە و لە کازاکستاندا بینیمان کە ڕووسەکان هاتنەوە بە 200-300 سەرباز هەموو خۆپیشاندانەکەیان کۆنتترۆل کرد. ئەمانە هەموو پێمان دەڵێن چی خۆی حەشارداوە لە کاتێکدا ئەمریکا پەکەکە بە تیرۆریست دەزانێ، بەڵام ڕۆژێک چەند سعاتێک دوای هێرشەکانی دژ بە پەکەکە ئەمریکا ئەچێ لەسەر سنووری تورکیا پەلاماری هاوپەیمانەکەی تورکیادا کە ئەڵقاعیدەیە. یعنی ئەمە نیشانمانەدا. ئیتر مرۆڤ ئەتوانێت هەڵسەنگاندنێکی بەو شێوەیە بکە. هەڵسەنگاندنی دیکە لە بۆ ئەوە چوونی نێچیروان بارزانیە. نێچیروان بارزانی پێشتریش ئەچوە تورکیا، بەڵام ڕێزێکی تایبەتی لێ ئەگیرە و میدیاکانیش هەتا حەدێک بەڕێزەوە هەر هیچ نەبوایە دیانگوت سەرۆکی هەرێمی کورد، بەڵام ئەمجارە ئەزانی چیان بە نێچیروان گوت سەرۆکی قوزەی عێراق، ینی سەرۆکی شیمالی عێراق، سەرۆکی قوزەی عێراق، سەرۆکی قوزەی عێراق. سەرۆکی قوزەی عێراق هێشتا لە ئەنقەرە دانەبەزیە لەگەڵ ئەردۆغان هێشتا تۆقەی نەکردووە بووە سەرۆکی قوزەی عێراق. لێرەدا دەبێ هەندێک هەڵسەنگاندنی ورد بکەین، ینی هەندێک هەڵسەنگاندنی جیاوازتر لەو کەسانێک کە لەسەر سوسیال مدیاکاندا جوێن بە نێچیروانەدەن و بە عاتیفیەوەی دەکەن. بێگومان نێچیروان میعماری دزی و گەندەڵیە، میعماری پەیوەندیەکانە لەگەڵ تورکیا، میعماری هەناردەکردنی نەوتە بەتاڵان لە بۆ تورکیا، ئەمانە هەمویان لە جێگای خۆیدانا. بەڵام ئێمە باسی هاوکێشەکان دەکەین. دوای ریفراندۆم کاتێک برێت مەگۆر هاتە هەولێر لەگەڵ نێچیروان دانیشت، وتی لەگەڵ مامت دانانیشم، قسەی لەگەڵ ناکەم، پێی بڵێ لە ماوەی ئەوەندە سەعاتەدا ئیستیقالە بکە، ئەگەر ئیستیقالەکە من دەستگیری دەکەم. و تەماشامان کرد، مام ئیستیقالەیدا
وازی لە سەرۆکایەتی هەرێمێنە هەموو کورد پێشتر داوای لێ دەکرد واز لە سەرۆکی هەرێم بێنێ وازی لێ نەدەینا بە قسەیەکی مەگۆرگ وازی لێهێنا و نێچیروان بۆ سەرۆکی هەرێم مەسرور بارزانی کە پرۆفایلێکی بە تەنیا پرۆفایلێکی ئیستیخباراتی هەیە بۆ سەرۆکی حکوومەت و هەر کاتێک کە مەسعود لاچوو نێچیر هات مەسرور بۆ سەرۆکی حکوومەت کۆمەڵی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم خزانە ناو دەسەڵاتی سەرۆکی پارتی و سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی نێچیروان بارزانی بەمە زۆر نیگەران بوو بەڵام لە ڕێککەوتنەکەی برێت مەگۆر لەگەڵ نێچیروان بارزانی شتێکی کەشەیە ئەویش ئەوەیە ئەو کاتە برێت مەگۆر و ئەڵێ لەمە دووە ئێمە کوردستان بە تۆ و بە قوبات تاڵەبانی دەستپێرین ڕاستی شوا بوو بەڵام دوو شت ڕوویاندا یەک وەکو وتم ئینقلابێکی خشکەی لەسەر نێچی کرا کۆمەڵی دەسەڵاتیان لە دەست وەرگرتن بە تەنیا دەسەڵاتی نەوت و غازەکەی لە دەستداما و قوبات تاڵەبانی هیچ دەسەڵاتێکی لەناو یەکێتیدا نەبوو لاهور لە ناو یەکێتیدا دە هەموو دەسەڵاتەکانی هەبوون و ئینقلابێک لەسەر لاهوریش کرا بافێڵ هات لە ڕێگای بافێل ئەتوانین بڵێ قوبات هات بە کورتەکەی ئەمەیە قوبات و شاناز و ئەمانە هاتن چەند کەسێکی کە پرۆفایلەکانی نزیکی پارتیان لاوازن پارتیتوانی یاریان پێ بکە هاتنە سەردەسەڵات ئەم گۆڕانکاریانە ڕوویاندا بەڵام بمانەوێت نەمانەوێت پەیوەندی دەرەکیەکان ینی هاوسەنجی پەیوەندیەکان بە نێچیروان ڕاست پێدراوە تەماشاکەن لە زیینی وەرتێدا لە ڕووداوەکەی زیینی وەرتێدا نێچیروان ڕۆڵێکی باشی بینی هەمی یەکێتیەکان بانگەوازیان ئاراستی نێچیروان دەکرد هەم پەکەکە بانگەوازی بە شێوەیەکی ناڕاستە و خۆش بێ ئاراستی نێچیروان دەکرد هەم نێچیروانیش لێدوانی نەرمکەرەوەیدان و دوایش بەڕاستی ڕەوشەکە نەرم کرایەوە لە مەسەلی گیراوانی بادیناندا هەم بە هەمان شێوە لە مەسەلی پەیوەندیەکاندا لەگەڵ یەپەگە و هێزەکانی سووریای دیموکراتی بە هەمان شێوە کاتێک جوانانی شۆڕژگێر کە ڕێکخراوێکی بە شیمانەیەکی زۆر زیاتر سەر بە قەندی لە کۆمەڵێک گەنجن حسابی سیاسی و استراتیژی ناکەن کەسێک دێ ئاڵایەکی ماڵی بارزانی هەڵدەگرێ کە پێدەڵێن ئاڵای کوردستان ینی ئەنە کەسەیەکان ئاڵایەک هەڵدەگری خۆ پیشاندانێک دەکا دووسێ گەنج دەچن بە چەق و بە بەرد لێی ئەدەن شتێکی بێمەعنا دەکەن شتێکی بێمەعناشیان کرد کە چوونە سەر دەرگای سمێڵەکە بۆ هۆی ئەوەی مەسرور بارزانی ئەو فرسەتەی بە دوایدا دەگەڕا و ئەو فرسەتەی ئەردۆغان بە دوایدا دەگەڕا بپێکین دەرگاکەیان بۆ ماوەی مانگێک داخست لەو بینەدا خۆسەری هەم ناچاری ئێران بوو هەم ناچاری رووسیا بوو هەم ناچاری دیمەشق و هەم ناچاری بەغداد بوو بەڵام هەمویان ئەمانە کێشن رووسیا ئێستا کێشەیە سووریا زۆر کێشەیە من لە نووسین و لایفەکانی پێشودا باسم کردو سووریا بۆ ئێستا لوتی بەرزە چونکە سووریا کاتێت ناو حسابێکی استراتیژی رووسیا و چین و ئێران زۆر احتیمامی پێدەدرێ و لەو باوەڕەدایە کە لە ئایندەدا ئەبێتەوە دەوڵەتێکی مرکزی وەکو جاران زۆر منەتی بە هێزەکانی سووریای دیموکراتی ئەوانە نیە زۆر ئەفڕەیانی لوتی لە ئاسمانە لە بەغدا کازمیمان هەیە کە بەتنیا پرۆفایلەکە ئیستیخباراتیە ئەو پرۆفایلە ئیستیخباراتیانەش کەسانی زۆر مەترسیدارن وەکو مەسرور بارزانی ئەمانەی هەموو تووشی کێشە بوون ئیتر مەزلوم عەبدی ناچار بوو هاتە هەولێر وەکە هاتە هەولێر ئێمە زانیمان ئەمریکیەکان و فەڕەنسیەکان ئەویان پاراست یعنی فەڕەنسیەکان دەرگای دیپلۆماسیان کردەوە لەگەڵ نێچیروان بارزانی و ئەمریکیەکان ئەویان هێنا هەولێر و ئەویان بردەوە بە سەلامەتیش ئێستا کە ئەو نێچیروانێک کە لەگەڵ مەزلوم عەبدی دانیشت و دەرگای سمێڵەکەی کردەوە دەرگای فیشخابور ئێستاکە لە ئەنقەرەیە لە هەمان کاتدا ئێمە لە بیرمان نەچین نێچیروان لەو ماوەیەدا کەوتۆتە ناو حساب بە استراتیژیەکانی ئێرانیش جگە لە ماکرۆن جگە لە پەیوەندی نێودەوڵەتەکان جگە لە ئەمریکا و برێک مەگۆر لە هەمان کاتدا لەگەڵ ئێرانیشدا کەوتۆتە ناو حسابی استراتیژی نێچیروان بارزانی گەنجە هەندێک عاقڵترە
حسابی دوور و درێژ دەکات لە مەسەڵی ڕیفراندۆمیشدا بینیمان کە بەشداری پرۆسی ڕیفراندۆمی نەکرد و لە معاملاتی ناوخۆشدا نەرمترە لە کاتی خۆشی کە سەرۆکی حکوومەت بوو دەیگوت ڕێگامان بدەن ئێمە تاڵانی دزیەکە بکەین جوێنمان پێدەی خۆ پیشاندان دەکەین کەسی نەدەکوشتیان لەسەر خۆ پیشاندان و لەسەر شعرێک و لەسەر کۆمنتێک ئەوەی ئەو شتانەی دەکرد زیاتر پاراستن بوو و ئێستا ئەو پاراستنە لەسەر دەسەڵاتە بە بڕوای من ئەردۆغان لە نێچیروان بارزانانی نیگەرانە هەر لە بۆ هەندێک کاتێک بانجیان کرد مێدیای تورکیا بەڕاستی ڕیسوای کرد سەرۆکی قوزەی عراق و سەرۆکی قوزەی عراق ئیتر نێچیروان بارزانانی ڕیسوا کرا احتیمالێکی زۆرە ئەردۆغان لەوێ نیگەرانی خۆی پێڕادەگەێنێ و بەو شێوەیە پێی ئەڵێ بڕۆ سەر ڕێگای پسمامەکەت ئەگەر نا من دۆسیای نەوت و غازت لێدەستێنم یعنی پسمام مەسرور بارزانی بۆ لە دوای نێچیروان کارێکی گەورەی بۆ تورکیا کرد کە بابی و ئامۆزاکەی نەیانتوانێت بیکەن بۆ ئەوەی دۆسیای نەوتیش لە دەستی نێچیروان دەربێنێ بەڵام هەتاوەکو ئێستا دەری نەهێنا و ئەردۆغان ئەم خاڵە ئاوازەی بینی ئەوانە دەزانێ بۆ باشیان بەکاردێنێ نە هەموو هێرکەکانی دەخاتە سەبەتەی نێچیروان نە هەموو هێرکانیش دەخاتە سەبەتەی مەسرور بارزانی هەردووچیان لە بەرامبەر یەکتر بەکاردێنی بە احتیمالی زۆر و ئیتر ئەگەرێکی زۆرە هێرشێکی ناوچەیەک بکە جا ئەو ناوچانە قەندیلە گاڕەیە مەخمورە یان شنگالە دەبێت ئەوە هەڵسەنگین هەروەکو باسمان کرد قەندیل بەڕاستی زەحمەتە لە قەندیل سنوورێک لەگەڵ ئێران سنوورێک لەگەڵ سلێمانیە بەکراوەی تاوەکو ئێستا ماوەتەوە ئەکرێ ئازوقە و جەبرخانە هەبێ و ئەکرێ ئامادەکاریەکی باشە بێ لە بواری تونێل لێدان و سەنگەرگرتن هەروەکو گارە هەروەکو مەتینیان هەروەکو ینی زیاتر لە مەتینیان و ئاواشین چونکە هاتوچۆ لەوێ زۆرە لە هەمان کاتدا لە بۆ ئێران ئەوە جێگایەکی قبول کراو نییە هەر کاتێک تورکیا بێ و جیهادیەکان لەوێ دابنێت لە بۆ ئێران غەڵەتێکی زۆر زۆر استراتیژی گەورەیە ئێران ئەمە قبول ناکەم ئەمانە هەموو پەیمان دەڵێن ئۆپەراسیۆنی سەر قەندیل زۆر زۆر زەحمەتە پێم وانە ئەمریکاش ئەمەی بوێت چونکە ئەمریکا خۆ ناهەوێت پەکەکە بە تەواوەتی لە ناو بچێ ئەگە قەندیل بگیری پەکە لە ناو دەچێ بەڕاستی ئەی نامێنێ چونکە پەکەکە لە باکوور بەڕاستی لاوازوێنی هێزێکی گەریلە لە باکوور نەماوە ئەوە حقیقەتێکە دەبێت هەموو کەس بزانێ پێویست بە حەماست ناکە شەڕی پارتیزانی لە باکوور کۆتایی پێ هاتووە تورکیا لەو بارەدا لە بەسەلی عسکەریدا سەرکەوتوو بووە چونکە پەکەش نەیتوانی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە 30 ساڵی ڕابردە نەیتوانی گۆڕانکاریەک بەسەر شەڕی کلاسیکی پارتیزانی بینی ناوێن لێنان شەڕی فیدایی و شەڕی وا و شەڕی وا و شەڕی وا و شەڕی سەدە و نازانم سەدەی 21 و سەدەی 23 بەڵام هەر وەکو جاران مایەوە ڕێگایەکی نەدۆزیەوە وەکو ئیرا بۆ نمونە لە بریتانیا کردی ئەو ڕێگانێ نەدۆزیەوە کە بە 40 کەس توانیان چۆک بە بریتانیای گەورە بدا بدەن پەکەکە ئەوەی نەکرد لە تونێلەکاندا حتا شوێنێک توانی سوپای تورکیا ڕاوەستنی بەڵام ئەو تونێلانە ینی لەناو ئەو تونێلانە بەنانێکی ڕاق بە فیشەکێکی کەم هەتا چەند شەڕ دەکرێت ئەمیان بەڕاستی جارێ دیار نییە و ئەمە نابێتە وەڵامدانەوە لە بۆ تورکیا ئەتۆ دەبێت شتێک بکەیت ئەو لە قەندیلەدا لە شنگەڵەدا خەڵکی سیڤیل دەکوژێ ئەتۆ لە تورکیا چی ئەەکەی چیت هەیە لە دوای شەڕی خەندەقدا ئێمە دەزانین کە غەڵەتێکی استراتیژی زۆر گەورە بوو ئێمە پێشتر باسمان کرد دووبارەی ناکەینەوە شتێک نەماوە کە لەوێ بکرێ کەمە هەندێک چالاکی جار و بار دەکرێن بەڵام زۆر کەمە یعنی نابێت وەڵام دەرەوە لە بۆ قۆناغەکە مەبەستمان ئەوەیە ناڵین فیداکاری نییە ناڵین شەڕ نییە ناڵین بەرخودان نییە ئەمانە هەموو جێگای ڕێزن بەڕاستی ینی زۆر زۆر زەحمەتە هێزێک نییە لە دنیایدا بیتوانی بتاوە پێستا وەکو گەریلا بەرگری بکە بەنانێکی ڕق ئەو هەموو ساڵ لەناو ئەو تونێلانەدا مشک و مار بخوا و شەڕیش بکە و تەسلیم نەبێ و ڕێگانەدا دژمنەکەی سەرباری ئەوەی چەکی کیمیایی بەکاربێنێت تونێلەکەی بەکاردێ بەڵام ئەوە ئێمە ئەڵێن ئەمە وەڵامی قۆناغنادەتەوە تورکیا هاتووە بناو دەرگای تۆ ئێستا کە بە کورتی ئەمینێتەوە شنگال و مەخمور بەڕای من شنگەلی زەحمەتە چونکە لەوێ هێزەکانی حەشدی شعبی هەیە ئێزیدیەکان توانیان تەکتیکێکی سەرکەوتوو بەکاربێنن کە پەیوەندیان لەگەڵ حەشدی شعبی کرد بەڕاستی حەشدی شعبی ئێستا هەتاوەکو ئێستا لە شنگال نەمابایە پارتی و تورکیا شنگالیان داگیر کرد بوو
ینی جینۆسایدیش کراوە چونکە ئەو ئێزیدیانەی ئێستا پەروەردە کراون ئەوانە ئامادەن لە بۆ بمرن ئەوانە جارێک کە تەسلیم نابن ئەوانە ڕناکەن ئەوانە لەوێ دەمینن و دەمرن و ئەمە ئەکرا جینۆسایدی دیکەی لێ دروست بواە بەڕاستی بەڵام حەشدی شعبی ڕێگەی نەدابەوە و ئێستاکەش حەشدی شعبی ئەو توانایی نییە ڕێگە لە تیارەکانی تورکیا بگرێ بەڵام ئەو توانایی هەیە وەکو ئێستا بینیمان کە چل موشکی هاویشتۆتە سوپای تورکیا لە باشیقە چل موشک ئەو شتانە دەکات و احتیمال لە داهاتوودا درۆنیش چونکە لە دەستی حەزی شعبیدا درۆنیش بەکاربێنی لە بەرامبەریان و ئەمانە هەموو پێمان ئەڵێن تورکیا ناوێری هێرشی پیادەیی سەر شنگال بکە پارتیش ناوێری ناتوانن ناشیکن ئەمریکاش ناوێری شتیوە ناکەنێنی ئەمنیەتەوە خەڵە لاوازەکە مەخبورە بەڕاستی لە سێلاوە پارتی دەورەی داوە لایەکەی دیکە چای قەرەچۆغەکە چای قەرەچۆغ ئێمە دەزانین داعش و بەڕاستی من لە وەزعی مەخمور تۆزێک نیگەرانم پێویستە گوشار بکرێتە سەر نەتەوە یەکگرتوەکان چونکە نەتەوە یەکگرتوەکان و هێزەکانی ئەوروپیەکان و ئەمریکیەکان و ئوسترالیا و هاوپەیمانی دژی داعش بەڕاستی تەقیسری دێ لەو بارەوە یعنی لە حەسەکە ئەو هەموو شەڕەکرا ئێمە لە ئەوروپا چیمان بینی کام میدیای ئەوروپا باسی کرد کام میدیای ئەمریکا باسی کرد کام پەرلەمان باسی کرد نەتەوە یەکگرتوەکان لێ دوانێکی شەرمانەیدا ئەمریکا لێ دوانێکی ئافریم دەست خۆش بێ شەڕوانە ئازاکان لێ دوانێکی وایاندا شتێکی دیکەمان نەبینی بەڵام دەبێ بەڕاستی گوشاری گەورە بکرێت لەسەر ئەوروپا لەسەر ئەمریکا لەسەر نەتەوە یەکگرتوەکان کە کامپی مەخمور بپارێزن کامپی مەخمور بپارێزن لە وەزعێکی زۆر خراپدایە و ئەمەی ئەکرێ بە تەنیا ئێستا کە ئەوەیە چونکە بەڕاستی پەکەکەی تر ئێمە 20 ساڵە ئەمەڕەخ ناکەین کە هەموو کارتەکانی خۆی لە کوردستانی عراق و لە عراقدا سووتاندونە و ئەمانەی بەعنقەس سووتاندن لە پێناوی کۆنگرێنەتەوەی لە پێناوی سازشکردن لەگەڵ بنەماڵەی بارزانی سازشی لەگەڵ بکەن بەڵام ئەوان سازشیان قبول نەکرد ئیتر وەزعەکە بەو شێوەیە ڕێگایەکی دیکەی بەرگری لە بەردەستدانیە جگەلەوەی کە خۆیان دەکەنە قوربانی و ئەمەش بەس نییە لە ئایندەدا لەگەڵ یەکتری دەبینەوە هیوادارم کۆتایی بەو ململانێ و شەڕانە بێ و ئەما وەرنەچەرخێت بۆ شەڕێکی گەورەتری هەرێمی لە نێوان هێزەکاندا بە تایبەتی هێزە کوردیەکاندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو بەڵام تکایە لە بیر نەکەن کەناڵەکەمان سوبسکرایب بکەن ئابۆنە بکەن ڤیدیۆکانمان بڵاو بکەنەوە کاتێکی خۆش تان بۆ ئەخوازم لەگەڵتان دەبمەوە لە ئایندەدا هەر بژی